ئەگەر پەلە نەکرێت لە دروستکردنی بەنداوی دەڵگەدا مەترسی وشکبوونی زێ بچووک هەیە لە داهاتوودا. بەنداوی دەڵگا دەکەوێتە سنووری قەزای پشدەر ماوەی چەندین ساڵ بوو لەلایەن ڕێکخراوی UNDP جیهانیەوە نەخشەی دروستکردنی داڕێژرا بوو لە سەر پرۆگرامی نەوت بەرامبەر بە خۆراک، بەڵام تاکو ئێستا ئەو بەنداوە دروست نەکراوە و بەکر بایس قایمی پشدەریش دەڵێت مەترسی وشکبوونی زێ بچووک لە ئارادایە لە ساڵانی داهاتوودا بەهۆی ئەوەی ئێران ژمارەیەکی زۆر بەنداوی دروست کردووە و سەرچاوەیەکی سەرەکی ئاوی زێ بچووکیش لە ئێرانە، بۆیە پێویستە پەلە بکرێت لە دروستکردنی بەنداوی دەڵگا لە سنووری پشدەردا. ڕاستەکەی ئێمە کێشەی دارەدانی ئاومان هەیە، بارانی زۆر و باری هەر کێشەمان هەیە، باران کەم باری هەر کێشەمان هەیە. هۆکارەکەیەوە ئێمە نەماتوانێت ئیدارێکی سەرکەوتووی ئاو بدەین. ئەوەی کە پەیوەندیشی بە سەدی دەڵگەوەیە بە بەنداوی دەڵگەوە هەیە. ڕاستەکەی ئێمە هەوڵی زۆرمان داوە، دیارە پێشتر لە ڕێگای کۆمپانیایەکی بیانیەوە دیزایانی تەواوی بۆ کراوە. ئێستا دیزاینەکەی لە بەڕێوەبەلاتی گشتی بەندا و سەرچاوەکانی ئاوە لە وەزارەتی زراعە، بەڵام تا ئێستا تەنفیزکردنەکەی ڕاستەکەی خۆتان نەزانن کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی قوڵی ئابووری لە دارایی و ئابووریدا تێپەڕی. ڕاستەکەی ئەگە سەدی دەڵگە دروست نەکرێت لە ئایندەی نزیکدا شتێک نامێنێ بە ناوی زێ بچووکەوە، لەبەرەوەی ئێرانیەکان بەرنامێکی دوور و درێژیان هەیە. ئەوەی کە پەیوەندی بە زێ بچووکەوە بەشی هەرە زۆری ئەو لە قەپێکێنەرە سەرەکیانەی کە زێ بچووک پێ دێنێ کە پێی دەوتە ڕووباری کەڵوێ، ئەوان بۆ سەدیکەی لێ دروست دەکەن، بەنداوی کە دروست دەکەن و کە ئەو کاتە ئەنی بەشێکی زۆر کەمی ئاوەکە دەگاتە سەدی کۆڵەسە و بەس بای ئەوەیە کە سەدی کۆڵەسە پڕکە. من پێم وایە ئەو کاتە مەترسیەکان زۆر جددیتر دەبن لەوەی کە ئێستا هەیە. دروستکردنی ئەو بەنداوە جگەلەوەی کێشەی کەم ئاوی و نەبوونی ئاو لە قەڵاتزێ چارەسەر دەکات، هاوکات دەبێتە دەواازەیەک بۆ بوارەکانی کشتتوکاڵ و گەشتیاری لە قەزای پشدەردا. گەوتیر مەترسی ئەگەر هەبێ لەسەر ئەم دەڤەرە مەسەلەی کەمبوونەوەی ئاوی زێ بچووکە لە ١٨ سەرچاوەکانی ئاوی لە کۆماری ئیسلامی ئێرانی و دەڕژێتە ناوێ. بۆیە دوایەوەی کە کۆماری ئیسلامی ئێران بەنداوی کۆڵەسێ لەسەر بنیادناوە، ساڵانە بەردەوام لەو کاتێوی کەم بەنداوە لەسەر زێ بچووک دروست بووە، بەردەوام کێشە بۆ ناوچەکە ئێمە دروست بووە، بۆی ئەوەی کە ئێران ئەماوە هەموو گل دەداتەوە لە زۆر ساڵ بە تایبەتی لە وەرزی هاویندا ئەو ئاوە بەڕادێشی زۆر کەم دەبێتەوە کە مەترسی لەسەر وشکبوونی ڕووبارەکە هەیە کە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی سوود لەم ئاوە وەردەگرێ، هەروەها چەندین پرۆژەی حەوزی ماسی لێیە، هەروەها شوێنێکی گەشتیاریشە زیاتر خەڵک ڕووی تێدەکات، بەڵام بەهۆی وشکبوون یان کەمبوونی بەدوام لە وەرزی هاویندا ئەو مەترسیە دروست دەبێ. سەرەڕای ئەوەی زۆربەی سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان لە وڵاتی ئێرانەوە دەڕژێنە خاکی هەرێم، وەک پێویست سوود لە سەرچاوە ناوخۆیەکان وەرنەگیراوە، بۆیە هەرێمی کوردستان زیاتر پێویستی با دروستکردنی بەنداو هەیە بۆ ئاو خواردنەوە و کشتتوکاڵ و گەشتیاری. با دروستکردنی بەندا و کێشەی کەم ئاوی زۆربەی شار و پێدەشتەکانی هەرێم چارەسەر دەبێت. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری پشدەر.